ناوەندی پرۆژە نێودەوڵەتیە تایبەتیەکان سایب کە ڕێکخراوێکی ئەمریکیە ئەم وەرشەی ڕێخستووە بۆ کەمپینی شەفافیەت و لێپرسینەوە. ئەوانەی کە بەشدارن ئەنجومەنی کەمپینی شەفافیەت و لێپرسینەوەن لە هەموو شارەکانی هەرێمەوە هاتوون و بەشداری ئەم وەرشەیە ئەکەن بۆ دانانی استراتیجیەتێک بۆ جێبەجێکردنی یاسای دامەزراندنی سندوقی داهاتە نەوتیەکان. ئەم یاسایە لە 2015 دەرچوو 1/4/2015 بەڵام بەداخەوە جێبەجێ نەبوو. ئەوایە پاش 90 ڕۆژ جێبەجێ بوایە لە 10/8/2015 ئەو یاسایە دوا ڕۆژ بوو 10/8 ئەوایە جێبەجێ وایە بەڵام ئەوە بوو پەرلەمانیش بەدوایە پەکخرا. ئەم یاسایە زۆر گرنگە بۆیە کەمپینەکەمان ئەمەی هەڵبژاردووە و ئەوێ کاری لەسەر بکە بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەگەڵ کەرتی تایبەت سەندیکاکان بەگشتی لەگەڵ ڕاگەیاندن و نوێنەرانی پەرلەمان لە ئەندامانی پەرلەمان ئەندامانی ئەنجومەنی پارێزگا دیوانی چاودێری دارایی دەستەی دەستپاکی ئەمانە هەموو هەماهەنگین و نوێنەرانی حکوومەتیشی تایە بۆ ئەوی بتوانین ئەم یاسایە جێبەجێ بکرێت لەبەرەوەی ئەبێتە هۆی شەفافبوونی داهاتەکانی نەوت و غاز کە ئێستا ئێمە کێشەیەکی زۆر گەورەمان هەیە لەو بوارەیە و ئەوسا چاودێری ئەکرێ وردبینی ئەکرێ سەرپەرشتی ئەکرێ و لەلایەن دیوانی چاودێری و چاودێری داراییەوە وردبینی ئەکرێت. ئەوە زۆر گرنگە ئەوە ئەبێتە هۆی شەفافبوونی داهاتەکان.